هەر وەکو ئاگادارن لیجنەیەک دروست کراوە لە بەغدا بۆ پێداچوونەوە بە میلاکەوتی وەزارەتی تەربیە و هەروەها وەزارەتی تەندروستی بۆ بەحساب بۆ ئەوەی موچەیان بدەن. ئەمە هەنگاوێکی باش دەبینین، هیچ لاریمان نییە لەسەر ئەوە. ئەگەر ئێمە سیستەمەکەمان بەپێی سیستەمی بایۆمەتری حاضرین، ئێمە ئەم داتایانە بدەینە بەغدا و فعلا ئەگەر ئەوان حاضر بن بۆ ئەوەی موچە دابین بکەن ئەمە پێمان باشە. هەروەها لیجنەیەکی تریان داناوە بۆ مەسەلەی مەنافزی حدودی و مەطارات و ئەوەنە کە زۆر بەداخەوە پێش ئەوەی ئەم لیجنەیە حتا دەست بە قسەی خۆشی بکاتن 2 مانگ دیسانەوە تەمدیدیان کردوتەوە مەسەلەی داخستنی مەطارات کە من دەمەوێت دیسانەوە بڵێم مەسەلەی داخستنی مەطار زۆر بەداخەوە. سەرۆک وەزیران وەکو کارتێکی فشار لەسەر هەرێم و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاری دێنێ. من دیسانەوە لێرەوە دەڵێم ئەوە تەئسیری لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە، تەئسیری لەو هەموو ئاوارەیە و ئەو هەموو پەنابەرانەی کە لە هەرێمی کوردستانە کردوویەتی، تەئسیری لەو خەڵکە کردووە کە لە ڕووی ئینسانیەوە پێویستیان بە چوونی دەرەوە هەیە بۆ عیلاج و ئەمانە، تەئسیریان لەم خەڵکە کردووە کە ئەمە زۆر جێی داخە بەڕاستی کە حکوومەتێک بیاوێ بەم شێوەیە سزای هاوڵاتیانی خۆی بدات.